پیاوی بەڕێز کاتێک کە خزمەتی ماڵ و منداڵەکەی دەکا ئەبێ بزانێ هەمووی پاداشتە لای خوا. دینار أنفقته في سبيل الله. حضرتی رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر 40,000 پێ بوو 10,000 بەخشی لە جیهادی فی سەبیل اللهدا، خستە ماڵی خواوە، خستە مەدرسەیەکی شەرعیەوە، لە پێناوی بەرزبوونەوەی ئاینی ئیسلام و بڵاوبوونەوەی ئیسلامدا 10,000 بەخشی. ودینار أنفقته في رقبة، کەسێک کۆیلەیە، کەسێک قەرزار هاتوۆتە سەری و خەریکە کەرامەتی دەشکێنێ، تۆش لە پێناوی خوادا پارەی بۆ کۆکرایەوە 10,000 بۆیش بەخشی، لە کۆیلەتی و قەرزاری ڕزگارت کرد. ودینار تصدقت به على مسكين، کەسێک هەژارێکی بە ئابڕووە خەریکە ماڵ و مناڵی دەمرێت لە برسانەوە سوال ناکات، تۆ و چەند برادەرێکت چاو لێ، تۆش 10,000 پێ بەخشی، ئەوە 30,000 ڕۆی. ودینار أنفقته على أهلك، 10,000 چوارەم بۆ ماڵ و منداڵەکەت داد بە عەلاگەیەک، برنج، گۆشت، مریشک، بە پێویستیەکانی ڕۆژانە 10,000 تۆ ماڵ و منداڵەکەت بۆ ژن و منداڵەکەت سەرف کرد. أعظمها أجرا الذي أنفقته على أهلك، لە هەمویان پاداشتی زیاتر، لە هەمویان خێری زیاتر بۆ قیامەتت ئەو 10,000ەیە کە بۆ ماڵ و منداڵەکەت سەرف کردووە. بۆیە بەڕێزم، حەز ڕۆژە چوویتە بازاڕ و شتت کڕی بۆ ماڵ و منداڵەکەت و هێناتەوە، وا نەزانی ئەوە ڕۆیشتۆ بڵێ ئەوە واجبی سەرشانمە، هەمووی حیساب کە لە قیامەتا بە سەدەقە و خێر بۆ نووسراوە، هەمووی بە سەدەقە و خێر بۆ نووسراوە. سوپاس بۆ خوای گەورە.